سڵاو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش. عزیزان لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت سەبارەت بە بارودۆخی ناوچەکە بە تایبەت لێکەوتەکانی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران و ئەگەرەکانی داهاتوو. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە داوامان کردووە لە بەڕێز چالاکی سیاسی عەلی مەولود بەشداری بەرنامەی ئەمڕۆمان بێت لە ستۆدیۆ. هاوڕێ کاک عەلی خۆشەویست لە ستۆدیۆ لەگەڵمانەیە دەچمە لای. کاک عەلی زۆر سپاس بۆ بەشداربوون لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بێ سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانتان زۆر سپاس. لە هەر شوێنێکن. زۆر سپاس. کاک عەلی سەرەتای پرسیارەکان دەمەوێت بۆ دەست پێ بکەین. دەمەوێت بەگشتی لەسەر ئاڵۆزیەکانی ناوچەکە قساکەین ئەو شەڕ و پێشهاتانەی کە دەستی پێکردووە ئاڕاستەیان بەرەو کوێیەکێ لە دیدی ئێوە. دووبارە دەستان خۆش بێ بەداخەوە کە ئاڵۆزیەکی خراپ و ناخۆش بەری بە ناوچەکە گرتووە کە ئەمەش بە پلی یەکەم هەڵ دەگەڕێتەوە بۆ تموحەکان و خواستەکانی ئەمریکا و هێزانی کە لە ناوچەکەدا هێزیان هەیە و بە شێوەیەکی گشتی ناوچەکەیان خستۆتە بەردەم ئاڵوگۆڕێکی فراوان سەر لە نوێ پێناسەکردنەوەی ناوچەکە باسکردنەوە لە نەخشەی سیاسی و حتا دەوڵەتداری ناوچەکە تا ئەو شوێنی کە بە دەوڵەتی ئەمریکا دەگەڕێتەوە بە تایبەتی پێشکەوتنەکان و پێشڕەویەکانی چین ڕۆڵێکی زۆر زۆر کاریگەری هەبووە لە ئەوەی کە پاڵ بە ئەمریکا و دەوڵەتی ئەمریکاوە بنێ بۆەوەی کە لەم ناوچەیەدا جۆرێک لە سیاست بێنێتە پێشەوە کە بەداخەوە بە گرژی و ئاڵۆزی شکاوەتەوە. پێشڕەوەکانی چین بە تایبەت لە بواری بازرگانی لە ناوچەکەدا و بە پێشڕەوەکانی لە بواری دەستڕاگەیشتنی بە بەشی زۆری وزە و نەود لە ناوچەکە ئەمە تا ڕادێکی زۆر ئەمریکای هەراسان و نیگەران کردوکە ئەم ناوچەیە بە ناوچەی نفوزی خۆی و بە ناوچەی دەسەڵات و ناوچەی ئابووری بە جۆرێک لە جۆرەکان بە ناوچەی ئابووری خۆی زانێ بە بازاری خۆی زانێ و لە پاڵ ئەمانەدا هەڵبەت ئێمە شاهیدی کۆمەڵێک هێزگەلی دیکەشین کە لە ناوچەکە بە جۆرێک وەکو ئیمپریالیزمی ناوچەی ڕۆڵیان بینیوە یادایانی وەکو ئیمپریالیزمی ناوچەی ڕۆڵ ببێنن. یەکێک لەوانە کۆماری ئیسلامی ئێرانە لە دوای هاتنە سەرکاریەوە هەممان شاهیدیەوەن کە دەستێکی فراوانی لە وڵاتانی ناوچەکەدا هەیە. کۆمەڵێک هێز و تەنانەت دەوڵەتی دروست کردو و بەڕێوە بردووە لە ناوچەکەدا بە پێی سیاسەتێکی دیاریکرا و کام سیاسەتە لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا و بەتایبەتی لەگەڵ سیاستەکانی ئیسرائیلا یا باشتر بڵێم لەگەڵ ئەمنیەت و ئارامی ئیسرائیلا یەکی نەگرتوتەوە مەترسی بۆ دروست کردووە. ئەمە ڕەنگە لە بارێکە بیانوویەکی واقعی بێ بۆ ئەوی کە هەم ئیسرائیل هەم ئەمریکا بیانەوێ ئەو زەمینانەی کە کۆماری ئیسلامی دەتوانانی یاری تێدا بکە سیاسەتی تیا بکە پەلی تیاپاوێ بەرتەسکی بکەنەوە یان نەی هێڵن و لە بارێککەشەوە خۆی جۆرێک لە بیانوگرتنە بۆ بەناوی کۆماری ئیسلامی و مەترسیەکانی کۆماری ئیسلامی و مەترسی چەکی ناوچی و مەترسی چەکی بالستی موشەکە دوورهاوێژەکانی ئەمانە بە شێوەیەکی گشتی وەکەوەی کە مەترسی بوون بۆ سەر ئارامی و ئاسایشی ناوچەکە و بەو بیانەوە بیانەوێ هەم دەستی کۆماری ئیسلامی بە جۆرێک کوردکەنەوە هەم بیانوێت لە ناوچەکەدا جۆرێک لە سیاست بەرنە پێشەوە کە بە قازانجی خۆیان بێەوە جارشکە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جۆرەی بەرژەوەندەکانی خۆیان و بە جۆرەی خواستەکانی خۆیان ڕێک بخەنەوە و باستعریفی بکەنەوە. تا شوێنش کە بە ئیسرائیل دەگەڕێتەوە ئەلبەتە جگەلەوەی کە بە بەردەوامی مەترسی ئیسلامی سیاسی و کۆماری ئیسلامی لە پێشەوەی ئەم ڕەوتە سیاسیە لەسەری هەیە بەڕەغمی ئەوەی کە لە بواری چەک و ئیمکاناتی چەک و تەکنۆلژیای سەربازی ئەوانە زۆر پێشکەوتووە و پشتیوانێکی بەهێزی لە بابەتی ئەمریکا هەیە بەڵام دیسانەوە هێشتا ئەو مەترسیانێک کە لەسەری هەیە لەلایەن ئیسلامی سیاسی و لە کۆماری ئیسلامی هێشتا نەتوانراوە بڕەوێنرێتەوە هێشتا مەترسەکان هەن بۆیە لە پاڵ ئەمەشدا ڕاستی ساڵانێکە ئیسرائیل خۆی خواستی ئەوەی هەیە بێ بەزل هێزێکی ناوچەیی یعنی لە هێزێکی بەرگریکار لە بەرژەوەندەکانی خۆی وەکو
دەوڵەتێکی ئاینی نەتەوەیی لە ناوچەیەکە کە هەیە و دەوێت پارێزگاری لە خۆی بکە و بمێنێتەوە، بەڵام ئێستا لەمەواوەتر ئەوێ وەکو هێزێکی ناوچەیی ڕۆڵ ببینی، وەکو هێزێکی ناوچەیی پەل بکێشە بۆ دەرەوەی ئەو قەڵەمڕەوەی کە ئێستا لە بەردەسەیەتی بۆ هەموو ئەم ئامانجانە هەموو ئەمانە ڕاستەکە یەکیان گرتووەتەوە و بارودۆخەیان دروست کردووە کە پێی دەڵێن شەڕی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێرانە کە بەداخەوە کە ناوچەکەی خستۆتە بەردەمی جێژاوێک و تەنگژەیەک و تونپێچێکی واوەکە لەوانەیە ئاسەواری زۆری کەورە و خراپ لەسەر ناوچەکە و ژیانی خەڵک لێرە دابنێ. بەڵێ کاکەر عەلی، ئەمەوێ ئەو پرسم لە قسەکانی بەڕێزت باست لە ئیسرائیل کرد کە ئەوێ وەکو ئیمپریالیزمێک لە ناوچەکە بەتایبەت بەست پێما بێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خۆی پسەپێنێ. بەشێک لە ترسەکانی شەڕەکانی لەگەڵ جمهوری ئیسلامی وەیە کە جمهوری ئیسلامی پەلی زۆر هاویشتووە لە ناوچەکەەوە دەستی هەیە لە گروپە پرۆکسیەکانی کە بەڕێزت باست کرد دەستی لە دەستێوەردان لە بەشی لە وڵاتەکانی ناوچەکەش هەبووە. پێتان وایە ئەگەر مەسەلەن ڕێکەوتنێک بێتە پێشۆ لە بینی ئەمریکا و ئێرانە ئیسرائیل واز لەم ململانەیە بێنێ بە حکمێوەی کە جمهوری ئیسلامی لەوەتی دەسەڵاتی هەیە لە ناو ئێرانە فتوای سڕینەوەی ئیسرائیلی داوە؟ ئەمێ پێم خۆشە لە دیدی بەڕێزت بزانم ئایا ئەگەر ڕێکەوتنێک یان بە جۆرێک کە بوونێ وەسەکە بێ لەلایەن ئیسرائیلەوە دۆخەکە چۆنە بینرێ؟ بە دڵنیایی جیاوازیەک لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لە ئامانجەکانیان لەم دۆخی کە ئێستا هەیە بە ڕوونی ئەبیندرێ. ئەمریکا وەکو سیاسەتێکی گشتی نەکرد بەرامبەر بە کۆماری ئیسلامی، وەکو سیاسەتێکی گشتی لە جیهاندا ئەوێ لەسەر بنەمای لۆژیکی هێز مامەڵە بکە. ئەو لۆژیکی هێز لەسەر و هەموو لۆژیکەکانی ترەوەیە لە مامەڵەکردن لەگەڵ دەوروبەریان و لەگەڵ دەوڵەتان و لەگەڵ هێزە سیاسیەکان. و لە پەیوەند بە ئێرانەوە دەیەوێت جۆرێک ئێران نایەوێت، ینی پێم وابێت تا ئێستا تا ئەم کاتێک ئێمە قسەتیا دەکەین ئەمریکا نایەوێت کۆماری ئیسلامی ئێران بڕوخێت و ڕژێمێککە یا کۆماریچکە یا دەوڵەتێککە جێگای بگرێتەوە. تا ئێستا سیاسەتەکانی و هەوڵەکانی لەو چوارچەوەیەدایە کە ئێران بە جۆرێک جواب بە پێویستیەکان و نیازەکانی ئەمریکا بداتەوە و لە ناو خودی ڕژێمی کۆماری ئیسلامیە ئاڵوگۆڕێک بەدی بێنێ و ئەو لەدانانەش کە کردی لە سەرانی کۆماری ئیسلامی و کوشتنی مەسەل ڕموزەکانیان و ئەوانە بەشێکی زۆری بە ئامانجی ئەوە بوو کە کۆماری ئیسلامی لە ناو خۆیدا بگۆڕێ، یان کۆماری ئیسلامی ئاکارەکانی کۆماری ئیسلامی بگۆڕێ، سیاستەکانی کۆماری ئیسلامی بگۆڕێ کە لەگەڵ بەرژەوەندەکان و لەگەڵ خواستەکانی ئەمریکادا دێتەوە. بەڵام ئیسرائیل خواستەکەی لەمە واوەترە. خواستی ئیسرائیل هەم لەو ڕۆوە کە مەترسیەکان لەسەر خۆی لابرێ و هەم لەو ڕۆوە کە ڕێگای بۆ بکرێتەوە بۆی وەکو زلهێزێکی ناوچەیی بێتە پێشەوە ڕۆڵ ببینێ، پێویستی بەوەی کۆماری ئیسلامی بە جۆرە لە جۆرەکان بڕوخێ و تا ئەو شوێنەی کە بۆشی ئیمکان بێ لەسەرەوە کار دەکات کۆماری ئیسلامی بڕوخێ، لەبەرەوەی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ئەو هێزانی کە ئیسرائیل لەگەڵیان تەرەفە، ئەو هێزە ئیسلامیە تونڕەوانی کە ڕاستەوخۆ ئیسلامی لە بەرامبەرچێ و ڕوبەڕووبوونەوەیدا لەگەڵیان وە لەو ڕۆژەوە کە ڕێگا چۆڵ دەکات، ڕێگا تەخت دەکات، ڕێگا دەکاتەوە بۆی کە وەک هێزێکی گەورە بێتە ناوە. بۆیە بە بڕای من ئەمریکا و کۆماری ئیسلامی ئەگەر ڕێکش بکەون ڕەنگە بەشێک بێ ینی بەشێک نەبێت لە جێبەجێکردنی خواستەکانی ئیسرائیل و ئیسرائیل تا ئەو شوێنی کە ئیمکانی هەیە ئەم خواستەی خۆی بە بڕای من دەباتە پێشەوە. هەرچەندە من پێم وایە زەمینەکانی ڕێککەوتنی ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی یا بەرەی ئەمریکا لەگەڵ کۆماری ئیسلامی یا بەرەی کۆماری ئیسلامی ڕاستەکەی زۆر لەبار نییە. هێشتا زەمینانەی کە شەڕی لەسەر هەڵگیرساوە، هێشتا ئەو بیانوانەی کە شەڕی بۆ هەڵگیرساوە، هێشتا ئەو ئامانجانەی کە شەڕی لە پێناودا هاتوۆتە پێشەوە بە بڕای من هەمویان لە جێگەی خۆیان ماون، یعنی هیچ کامێک لەوانە نەهاتوون. ئەمە ئیلا لە حاڵەتێکدا ممچینە کە کۆماری ئیسلامی بە جۆرێک لە خۆ بەدەستەوەدان، دەسەڵگرتن لە چەکی ناوچی، دەسەڵگرتن لە چەکی درێژ مەودا و چەکی بالستی، مەگەر دەست لەمانە هەڵبگرێەوە جۆرێک ئاڵوگۆڕ بە قازانجی میان ڕەوی لە ناوخۆی کۆماری ئیسلامیدا دروستکە کە
ڕووداوەکان پێمان دەڵێن بە پێچەوانەوە لە دوای ئەم شەڕەوە بە قازانجی توندڕەوی لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا ئاڵوگۆڕ ڕوویداوە، نە بە قازانجی میانڕەوی ئەوەی کە سیاسەتی عالەمی بە جۆرە لە جۆرەکان بە شوێنێوەیەتی وە سیاسەتی باوی عالم ئێستا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە وەک باسمان کرد ئێوێ ئەم دەوڵەتە بەهێزانەی کە هەن لە بابەتی کۆماری ئیسلامی وردە وردە شێوەکانیان بگۆڕێ یا ئەتر بە ڕوخانیان کۆتایی پێدێ یا بە گۆڕین ڕژەمەکان، بەڵام هێشتا بارودۆخەکان ئەوەمان پێ ناڵێن. بەڵێ کاگالی شەڕە ماڵوێرانکەرە ئەگەر بەواقعبینانە بینەوە سەر حاڵی حاضر بێگومان زۆرێک لە وڵاتان و خەڵکی فەقیر و هەژار لەم بینەیە زەرەرمەند بوون لە هەموو ڕوویەکەوە بەتایبەت خەڵکی ئێران و ئەتوانم بڵێم عێراق و هەرێمی کوردستانیش کە بەردەوام هێرشیان لەسەر بووە و ماباقیە وڵاتانەی چواردەوری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لەم شەڕا زەرەرمەند بوون کە بە جۆرێکی دەتوانین بڵێن بە قازانجی جمهوری ئیسلامی مانەوەی ئەو دەسەڵاتەوە مانەوەی خودی ناتەنیاهۆ لە دەسەڵات و بگرە لەو لاشەوە بۆ ناوناوبانگی ترەمپ لەوانەیە قازانجێکی خۆی هەبوو بێ. ئەم شەڕەکە حاڵی حاضر ئێستا لە حاڵێکی کەببوونەوەدایە بە جۆرێک لەژێر مەسلەی ئەم ئاگربەستێکی لەرزۆکە معلوم نیە لە هەر لەحزەیەکە جەنگە دەست پێکاتەوە. ئەمانە لە دیدی بەڕێزت پت وایە ئایا جارێکی تر ئەکرێ شەڕێکی وا سەر هەڵباتەوە بە وێنەی شەڕی 40 ڕۆژە ینی شەڕێکی گەورە و گشتگیر و ئەوە بە بڕای من هەموو ئەگەرەکان کراون هێشتا ئەگەری درێژە پێدانی شەڕ کراوەترە یا زیاتر لە پێشینەیە. ئەو شەڕە لە دیدی بەڕێستەوە وەکو جەنگێکی سارد بە نەرمی شەڕەکە ئەکرێ یان شەڕێکی گەورە کەوتوتە سەر ئەو دانوستانانەی کە لە نێوان کۆماری ئیسلامی و لایەنی بەرامبەردا دەکرێت بە دڵنیایی هەردوو لایەن بە شێوەیەکی شەرمنانە مەیلیان بەڕێکەوتنە، هەردووچان پێیان خۆشە بە بەڕێکەوتن ئامانجەکانیان بەدی بێ، بەڵام جیاوازیەکە لە نێوان ئامانجی هەردوو لایەنەکەدا زۆرە. هەرچەندە کۆماری ئیسلامی تەنها بە مەحزیەوەی کە ماوەتەوە لە سەردەسەڵات بە بڕای من بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە خۆی بە سەرکەوتوو بزانێت، بەڵام شەڕەکە شەڕێکی درێژخایەنە تەنانەت ئەگەر بە شێوەی توندوتیش و بە شێوەی پەلاماری سەربازی و بە شێوەی پێشوو ئەوەی کە تۆ باس کرد لە ماوەی 40 ڕۆژدا بە شێوەیەکی زۆر تون بەڕێوە چوو ئەگەر بۆ شێوەیەش نەبێ، بەڵام بە معنایەوە نیە کە شەڕەکە کۆتایی پێدێت. بە بڕای من ئەم شەڕەیەکی لەو شەڕانەیەکە درێژخایەنە هەم لەبەرەوەی ئەمریکا پێویستی پێیەتی بەم شەڕە، پێویستی بەوەیە لە ڕێگای ئەم شەڕەوە زۆر مەسایل لەم ناوچەیە ساخ بکاتەوە. چەندە من لە ڕاستە پێم باش نیە بڵین خۆرهەڵاتی ناوەڕاست یا ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەبەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتی خۆی ناولێنانێک ئیمپریالیستی بووە، یعنی لە پەیوەند ناوەڕاست لە پەیوەند بە ئەوروپاوە، لە پەیوەند بە ئەوروپاوسن ئەمە بڵین ڕۆژهەڵاتی دوورە، ئەمە ڕۆژهەڵاتی نزیکە، ئەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە پەیوەند بەوانە، یعنی ئیمپریالیزمی ئەوروپی خۆی سنتەری ناولێنان و اینەکە بووە. من زۆر پێم دروست نییە ڕاستی ئەو ناوە بە زۆر بەکاربێنین، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمریکا پێویستی بەم شەڕەیە بۆی زیاتر لەم ناوچەی ڕۆژهەڵاتە سیاسەتەکان و ئامانجەکانی بەرێتە پێشەوە. ئەو ڕوبەڕووبوونەوە و ململانەیە کە لەگەڵ زلهێزەکانی جیهانە هەیەی، لەگەڵ چین هەیەی، لەگەڵ رووسیا هەیەی، بە بڕای من لە ڕێگای ئەم شەڕەوە دەتوانێت بیباتە پێشەوە. ئەم شەڕە بیانوێکی باشە بۆی کە سیاست لەو بارەیە یا مەدان بگرێت لەو بارەیەوە. بۆ سەبارەت بە کۆماری ئیسلامیش ڕاستیەکەی ئاسان نییە دەست لە ئامانجەکانی خۆی هەڵگرێ، یعنی ئاسان نییە دەست لە چەکی ناوچی هەڵگرێ، ئاسان نییە دەست لە هێزە دەستنێژەکانی خۆی لە ناوچەکە هەڵگرێ. ینی ئەمە ئەگەر دەستگە هەڵگرتن لەمانە یا ئاسان نیە هەتا دەست لە دژایەتی ئیسرائیل هەڵوەگرێت. دەست هەڵگرتن لەمانە بە جۆرێ نەمانی کۆماری ئیسلامی ئێرانە، بە جۆرێک پاشەکشەی گەوری کۆماری ئیسلامیە کە تا ئێستا بە بڕوای من کۆماری ئیسلامی نەگەیشتووەتە ئەو بڕوایی کە پاشەکشە لەمانە بکاوە دەست لەم ئامانجانەی خۆی هەڵگرێ. بۆیە بە بڕای من شەڕەکە دەمێنێتەوە و درێژماوە دەبێت و ئەگەری تونبوونەوەشی هەیە، ینی مەرج نییە. بەچەند پێشتر باسم کرد هەردوو لایەن
زۆریان پێخۆشە بە شێوەی گفتوگۆ و دانوستان و بە شێوەیەکی سارد بڕاتە پێشەوە، بەڵام بە بڕای من لە دەرەوەی ئیرادەی ئەوان ئەگەری توندبوونەوە و گەرمبوونەوەشی هەیە. بێگومان فشارەکان لە ناوخۆی ئەمریکاش زۆرە کە جارێکی تر بۆ جۆرە شەڕەکە دەست پێ نەکاتەوە و جمهوری ئیسلامیش پێمان توانایەکی وای مابێت. کاک عەلی لە دیدی ئەم زل هێزانەوە چ پێویست ئەکا مەسەلەن خۆیان بە براوەی شەڕ بزانن، یعنی بۆ هیچ جارێ مەسەلەن باس لە لاوازبوونی خۆیان ناکرێ، هەمیشە لایەنێ لەو لایەنانە باز لە براوەبوونی خۆی ئەکات و بەسەر وەزعیتەکە و ئەوە چ قازانجێک لەوە ئەکەن؟ لە ڕاستیامە لایەنێکی گرنگی ئەم بابەتە شەڕێکی میدیاییە، شەڕێکی دەرونیە و شەڕی خوێندنەوەیە بۆ بابەتەکان، ینی ئەمە گومانی تیانە هەر لایەنە لە ڕوانگەی خۆیەوە باسی ینی لە ڕوانگەی ئەو ئامانجانەوە کە دیاری کردو لە شەڕەکەیە سەرنجێتێتە سەر بردنەوە و دۆڕاندنیش، سەرکەوتن و ژێرکەوتنیش. تا ئەو شوێنی کە بە کۆماری ئیسلامی ئەگەڕێتەوە، هەر ئەوەی کە نەڕووخاوە بە بڕوای من سەرکەوتنێکە بۆ ئەو وە خۆشی وەکو سەرکەوتین ئەیبینێ، هەر ئەوەی کە ئەو هێزانەی کە درێژکراوەی دەسەڵاتی ئەوون لە ناوچەکە لە عێراق، لە یەمەن، لە لوبناان، لە ئیسرائیل، لە فەڵەستین، ئەین بە شێوەیەکی گشتی مانەوەی ئەمانە هێشتا بوونیان لە بەرەی مەقاومە، هێشتا بوریان لە تەوەری بەرەنگاری، هێشتا بە معنای مانەوەی کۆماری ئیسلامی و مانای خۆڕاگری کۆماری ئیسلامی، کۆماری ئیسلامی لەسەر بنەمای ئەوەی کە دەتوانێت بەرامبەر بە زلهێزێکی وەکو ئەمریکا، بەرامبەر بە هێزێکی سەربازی پێشکەوتی وەکو ئیسرائیل خۆی ڕابگرێ و نەڕوخێ، بە بڕای من ئەوە لە ڕوانگەی خۆیەوە و لە واقعیشدا خۆی جۆرێک لە سەرکەوتنە. یعنی بە هەموو پێوانەکان بە هەموو لێکدانەوەکانیش کۆماری ئیسلامی نەدەبووە بەرگەی ئەم پەلامارە فراوان و هەمەلایەن و توندەی زلهێزێکی وەکو ئەمریکا و ئیسرائیل بگرێ، بەڵام ئەوەی کە ماوەتەوە بە بڕای منەوە لە ڕوانگەی خۆی سەرکەوتنە. بەڵام لە ڕوانگەی ئەمریکاوە ئەوەی کە توانیوێتی ژێرخانی ئابووری ئێران تێک بشێنێ، ئەوەی کە توانیوێتی ژێرخانی سەربازی کۆماری ئیسلامی تێک بشێنێ، ئەوەی کە توانیوێتی زەربە لە هێزە پرۆسەکانی کۆماری ئیسلامی لە ناوچە جۆرا و جۆرەکان بدا، توانیوێتی ریزێکی بەرین لە سەرکردە ناوازەکانیان لە ناوبەرێ بکوژێ، ئەوەی کە کۆماری ئیسلامی هێناوەتە سەر کۆمەڵێک پاشەکشە، بە بڕای من ئەوش دیسانەوە سەرکەوتنەکەواتە بە معنای دەتوانین بڵین هەردووچیان ڕاست دەکەن، هەردووچیان براون لە شەڕەکە بە معنای خۆیان، بە تێگەیشتنی خۆیان بۆ ئامانجانەی کە بۆ خۆیان دیاری کردووە، بەڵام لە ڕاستیدا هەردووچیان شکستیان خواردووە لەوەی کە نەیانتوانی ئامانجەکانی خۆیان بە تەواوی بەدی بێنن. یعنی لەم ڕۆوە نە ئەمریکا توانیوێتی ئەو ئامانجەی کە شەڕی لە پێناودا هەڵگیرساندەوە بگاتە کۆتایی، و نە کۆماری ئیسلامیش توانیوێتی بەو شێوەیەی کە ویستوێتی لە مەیداندا بمێنێتەوە. بڕای من لەم ڕۆوە توانین بڵێن هەردووچیان ناسەرکەوتون، سەرکەوتونین، هەردووچیان ناچارن پەنا بۆ ڕێگای تر بەرن کە ڕەنگەیەکی لەو ڕێگانە و توێژ بێ بۆ ئەوەی کە ئامانجەکانی خۆیانی تیابەرنە پێش. کاک عەلی بە حکومیەوەی بەڕێزت وەک چالاکێکی سیاسی لە هەرێمی کوردستانە کارەکەی لەسەر عێراق بەگشتی ئەمە بپرسم، ئایا ئەم هێرشانەی کە بەڕاستی بە جۆرێک هێرشی زۆر کراوەتە سەر ئەم ناوچەیە، ئاڕاستی ئەم شەڕە گەیشتۆ بەکوێوە ئەگەر لە حاڵەتی دروستبوونەوەی شەڕ یان ئەم جەنجاڵیانە چی بەسەر عێراقدا دێ بەگشتی؟ عێراق بە ئەوەی ینی بەهۆی سیاسی، یعنی بەهۆی لایەنێکیان بەهۆی بەهۆکاری سیاسی و لایەنێکیان بە هۆکاری جۆرافی، ڕاستەوخۆ پێم وابێ بووە بە بەشێک لەم شەڕە، یعنی بە جۆرێک بووە بە مەیدانێکی جەنگەکە، بە جۆرێک تێوە گلاوە لەم شەڕی کە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران یا دەوڵەتی ئێران و دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیلە هاتۆتە پێشەوە. لەباری سیاسیەوە لەبەرەوەی کۆمەلگای عێراق یا دەوڵەتی عێراق
دابش بۆ بەسەر دەسەڵات و هێزی سیاسی جۆرا و جۆرە کە بەشێک لەو هێزە سیاسی هێزە سیاسیانە خۆیان ڕاستەوخۆ خۆیان بەبەرەی مقاومە دەزانن ڕاستەوخۆ خۆیان بە بەشێک لە شەڕەکە دەزانن ڕاستەوخۆ خۆیان لەبەرەی کۆماری ئیسلامی دەوڵەتی ئێران دەزانن ئەمە خود بە خود هەم دەستی ئەمریکا و ئیسرائیل ڕایشێ بۆ لێدانی لە ناوخۆی عێراقدا کە بە معنای دیکا بە مەدانی جەنگ و هەم ئەوان لە بریکاری کۆماری ئیسلامی ڕۆڵ دەبینن لەو شەڕەدا و دیسانەوە عێراق دەکا بە مەدانێکی شەڕەکە و لە ڕووی جوغرافیشەوەی مەسنوورێکی فراوانمان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامیە یعنی هێزی یا با بڵێن خاڵی هاوبەشی زۆر لە نێوان ئەم دوو دەوڵەتە هەیە چ لەوەی کە هێزی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ناوخۆی عێراقدا هەیە چ لەوەی کە هێزی سیاسی بە جۆرە لە جۆرەکان لایەنگر لە ئەمریکا و ئیسرائیل لە کوردستان و لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەیە و بە لە ناو خوتی دەوڵەتی عێراقیشدا مەسەلەن هێزگەلێک هەن کە پێیان وایە خۆیان دوور بگرن لەم شەڕە ینی بە هەموو پیاوانەکان ئاگری شەڕەکە پێم وابێ عێراق ئەگرێتەوە و بەشێک لە بەشێکی ئەوەیە کە ینی هێزە سیاسەکانی عێراق بەشیان خۆیان دەیانێت ئارەزوومەندانە هەدەف ئامانزدارانە دەیانێت بێن بەشێک لە شەڕەکە بۆیە پێم وابێ عێراق چوەکو دەوڵەت و چوەکو هێزە سیاسەکان و چوەکو کۆمەلگاش پارێزراو ناوێت لەم شەڕەیە و لە هەر ئەگەرێکی توندبوونەوەی شەڕەکان ئەم شەڕەیە لە زۆر ڕۆوە کاریگەری سلبی لەسەر کۆمەلگای عێراقدایانێ وەکو لە ڕووی سیاسی و سەربازی و باسمان کرد و لە ڕووی ئابووریشەوە دیسان کاریگەرێکی قرس و کەمەرشێن لەسەر کۆمەلگای عێراقدایانەیە یعنی شادەماری ئابووری عێراق نەوتە بەهۆی ئەم دۆخەوە نەوت لە مەسەلەن ڕێگری بۆ دروست بوو بۆ فرۆشتن یعنی کەواتە ڕێگری دروست بوو بۆ داهاتی بەڵێ بۆ داهاتی عێراق کورتێنان دروستە بێت لە داهاتی عێراقا کە ئەمە مشکلێکی ڕاستە و خۆیە دواتر تەنانەت با بڵێن بێکاری و برسێتی زیاترەکە مەسەلەی ڕەنگە کۆچی ناچاری خەڵک زۆر بێ ئاوەرەبوون زۆرە بێ ئەمانە بارحا بەمو ئەو کێشانن کە لە پایینی ئەم شەڕەدا دێن و یەخە بە کۆمەلگای عێراق دەگرێت. کاگالی ئەگەر بە تایبەت بینە سەر هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان زیاتر لە خودی عێراق هێرش کراوەتە سەری ینی لە ماوەی ئەو شەڕا بە بەردەوام تاوەکو ئێستاش ئێمە شایدی سەدان درۆن و موشکی بالستیک و ئەنواع جۆری ئەسلا لەو چەکانە بووین کە هێرشیان پێکراوەتە سەر هەرێمی کوردستان. بارودۆخی هەرێمی کوردستان لە چه حاڵێکدا لە حاڵەتێکدا پێما بە هەرێمی کوردستان هەر لە سەرای شەڕەکەوتی ئەمە نابینە بەشێک لەو شەڕە بەڵام زۆرترین ینی بە ئەنازەی ئیسرائیل هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان چارەنووسی خەڵک لەم ناوەچی لێەوە بۆچی وڵاتانی دەرەوەی ئیزلێز وڵاتانی ئاشتی خواز وڵاتانی ئەوانەی کە باس لە مافی مرۆڤەکەن نایەنە جواب لەم هێرشانەی بۆ سەر هەرێمی کوردستان بە تایبەتیش. بڵێ لە ڕاستێ جێگای نیگەرانێکی قوڵە ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی و دەوڵەتە زلهێزەکان و تەنانەت نهاد و دامەزراوە نێودەوڵەتیەکان بەرچاوی هەمومانەوە چاوپۆشیەکەن لەو دەست درێژی و لەو سنوور بەزاندنانی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان نەکرێت و دیسان بەداخەوەین کە ئەمانە بە جۆرێک بوون بە دام و دەستگا و دامەزراوە و ئامرازی دەستی ئیمپریالیزم و زلهێزەکان یعنی چ لە نەتەوە یەکگرتوەکانەوە بگرێت تا ئەنجومەنی ئاسایش تا تەنان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕاستیەکەی ئەوانە ئەوەندەی کە دەتوانن وەکو ئامرازگەلێک بەدەستی زلهێزەکانی دنیاوە و بەدەستی ئیمپریالیزمی جیهانیەوە ڕۆڵ ببینن ناتوانن ڕۆڵی خۆیان لە بواری دابینکردنی ئارامی و ئاسایش بۆ خەڵکی ناوچەکان یا بۆ خەڵکە ستەم لێکراوەکان یا بۆ نەتەوە و وڵاتە لاوازەکان دەستەبەر بکەن ئەمە جێگای نیگەرانێکی زۆر قوڵە بەڕاستی سەبارەت بەوەش کە
زلیێزەکان بۆچی مەسەلەن بەربەمە ناگرن بە بڕای من بەشێکی هەڵدەگەڕێت یا کۆمەلگەی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی بەشێکی هەڵدەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراق هێشتا دەوڵەتێکی سربەخۆ نییە هێشتا سیادەیەکی نێودەوڵەتی نییە و دەوڵەتی عێراقیش کە کوردستان بەشێکە لێی نەک هەر داواکاریەک یان سکاڵایەکی لەسەر ئەو دەستدرێژانەی کۆماری ئیسلامی نییە یا مەسەلەن سکاڵایەکی لە ئەنجومەنی ئاسایش تۆمار نەکردو بەوەی کە کۆماری ئیسلامی مافی ئەوەی نێو دەستدرێژانە بکاتە سەر هەرێمی کوردستان بە هیچ بیانویەکەوە بە تایبەتی جۆکو تۆ لە پرسیارەکە باست کرد هەرێمی کوردستان هەر لە سەرتاوە ڕایگەیاندۆ کە ئەم بەشێک نییە لەو شەڕای لە هیچ کامێک لە جەمسەرەکانی شەڕ بەشدار نیە بەڵام گرفتەکە ئەوەیە وەکو پێشتر باسمان کرد دەوڵەتی عێراق خۆی بەشێکە لە شەڕەکە خۆی بەشێکە لە لایەنی هێرشبەر خۆی ینی هەتا ئەو بەشێک لە هێزە سیاسەکان کە بە ڕسمی لە ناو دەوڵەتی عێراقدان ئەوانە بەشێک لە هێرشەکان بۆ سەر هەرێمی کوردستان ئەوان بەڕێوەی دەبن بەشێک لە پەلامارەکان ئەوان دەیکەن بۆیە بە بڕای منەوە یەکێ لەو گرفتانەیە کە دەرگیری هەرێمی کوردستان بووە و بە بڕای من لە هەرێمی کوردستانی جۆرێک لە کەمکاری هەیە بەرامبەر بەما تا ئێستا پێمابێت تەنانەت لە هەرێمی کوردستانیش هیچ جۆرە سکاڵایەک هیچ جۆرە داواکاریەک پێشکەشی کۆمەلگەی نێودەوڵەتی نەکراوە بۆ وەستاندنی ئەم یا تەنانەت هیچ ڕێکارێکی سەربازی و یاسایی نەگیراوەتە بەر بۆ بەرگرتن بەم پەلامار و هێرشانی کە دەکرێتە سەر بە هەر بیانوویەکەوە دەکرێتە سەر هەرێمی کوردستان کالیان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانە من ناپرسم بۆچی تر هیچ هەڵوێستێک نەگیراوە بەڵام بەگشتی ئەمە لەسەر بزوتنەوەی خەڵکی کورد قسە بکەین چۆن دەکرێت لەم دۆخەیە هەنگاو بنێن بچنە پێشەوە چۆن دەکرێت کە ئەم ئاڵۆزیانە وا لێ بکەن کە وەک دەرفەتێ بۆ خۆیان سوود لێ وەربگرن هەمیشە لە هەموو ڕووداوە گەورەکانی جیهانە لە هەتەنانە لە هەموو شەڕەکانیشە دوو ئەگەر هاتۆتە پێشەوە هەم ئەوەی کە ئەگەری ئەوەی میلەتێک یان وڵاتێک یان نەتەوەیەک یان هێزێک ببێ بە قوربانی و هەم ئەوەی کە دەرفەتێک دروست بێ بۆ ئەوەی هەلومەرجێک بخۆڵقێنە کە خەڵک بتوانێت بە قازانجی خۆی سوودی لێ وەربگرێ ئێمە لە شەڕی جیهانی یەکەمدا شاهیدی ئەوەین کە شەڕێکی وێرانکەری سەرتاپاگیری توند بەڕێوە چوو بەڵام بە توانایی و لێهاتووی بولشویکەکان و لینین و ئەم هێزە شۆڕژێڕانەی کە لە ناو رووسیا بوون ئەو شەڕە بە بارێکدا چوو کە خەڵک نەک هەر خەڵکی رووسیا جۆرێک شانیان لە ژێرباری توندوتیژەکانی ئەم شەڕە هاتە دەرەوە تەنانەت بوو بە سەرچاوەیەک بۆ ئەوەی کە بوو بە هۆکارێک بۆ کۆتایی هاتنی شەڕ بوو بە هۆکارێک بۆ یا زووتر کۆتایی هاتنی شەڕ بۆ کەمکردنەوەی ئاسەوارەکان و موسیبەتەکانی شەڕ کە ڕەنگە ئەو ڕووداوی کە لە رووسیا ڕوویدایە شۆڕشی رووسیا شۆڕشی ئۆکتۆبەر نەبووە ڕەنگە شەڕی جیهانی یەکەم کاریگەریەکانی کوشندتر وایە و زیاتریش درێژێ بکێشایە بەڵام جگە لەو ڕۆی کە لەم ڕۆڵی بینی هاوکات بوو بە دەستپێکێک بۆ ئەوەی کە شێوەیەکی تر لە ژیان دەست پێ بکە بوو بە دەستپێکێک بۆ ئەوەی کە بە قازانجی زۆری بە قازانجی خەڵک بشتێتەوە خەڵک بژانەوەیەکی تێبکەوێ ئابووری وڵاتان بەشێکی باش لە وڵاتان لە زیاتی ئەوەی بکرێ بە قورجی جەنگەکاندا و بدرێ بە چەک و تەقەمەنی و بەرامبەر بە خەڵک بتەقێنرێ بوو بە سەرچاوەیەک بۆ ژیانێکی باشتر بژانەوەیەک لە ڕووی ئابووری و لە ڕووی ژیانی خەڵکەوە بۆیە بە بڕوای من ئەمە بۆ ئێمە بۆ ئەم شەڕەش دروستە ئێمە ئەگەر تۆ پرسیارەکەی تۆ لەسەر خەڵکی کوردستان بێ کە بە حکمی بوونی سنوورەکان لەگەڵ ناوچەی شەڕ ناوچەی گەرمی شەڕ لە هەر چوار پارچەی کوردستانە ڕاستەکەی هەم ئەگەری ئەوە هەیە کە بەهۆی ئەم شەڕەوە خەڵکی کوردستان گورجێکی کوشندە و تون بخوا و ببێ بە قوربانی یەکێ لە زەرمەندەکانی ئەم شەڕە بێ لە ناوچەکەدا و هەم ئەگەری ئەوە هەیە کە بکرێ بە دەرفەتێک یا ڕێگایەک ببینرێتەوە بۆ ئەوەی کە
خەڵک بتوانێت خەڵکی کورد یا پرسی کورد لەم ناوچەیە بتوانێت سوود لەم دۆخە وەربگرێەوە بە سیاسەتێکی حەکیمانەوە بە سیاسەتێکی ئینسان دۆستانە و سیاسەتێکی ئازادی خوازانە بتوانێت هەلومەرجەکە بەبارێکدا کار لەسەر بکە کە پرسی کورتیا زیاتر بچێتە پێشەوە مافەکانی خەڵکی کورد زیاتر پسەلمێنرێن زیاتر خەڵکی کوردستان و هێزە سیاسەکانی کوردستان بتوان خۆیان بۆ خەڵکی جیهان و بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بسەلمێنن کە ئەمان هەوێنی ئاشتین لە ناوچەکەدا مەترسینین بۆ سەر ناوچەکە مەترسینین بۆ سەر هیچ نەتەوەیەک و میلەتێکی تر بۆ سەر هیچ دەوڵەتێک بە پێچەوانەوە جوابدانەوە بە نیازەکان و پێویستیەکان و مافەکانی خەڵکی کوردستان یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ئاسایش و ئارامی لە ناوچەکە دەبێت یەکێک لە هۆکارەکانی کۆتایی هاتنی جەنگەکان دەبێت بە بڕای من تا ئەو کاتەی ئەم پرسە لە ناوچەکەدا بمێنێتەوە ئەگەری شەڕ و ئاڵۆزی و ناکۆچی لە ناوچەکەدا بە بەردەوامی کراوەیەوە لە ئەگەری دروستبوونی شەڕێکی لەم بابەتاندا فراوانتر دەبێت دیارە ئێمە ڕەنگە یەکێک لەو نەتەوە مەزڵومانە بین کە ستەم لێکراوانە بین کە بە درێژایی مێژوو باری خواری هاوچێشەکان بە ئێمە ڕاستکرابێتەوە بەڵام خۆ خەڵکی کوردستانیش دەست سەر دەستدانانیشێ لە هەلومەرجێکدا کە بارودۆخەکە بۆی تونتر دەبێتەوە ئەویش لە ڕوانگەی خۆی و لە بەرژەوەندی خۆی ئەبێ بەشێک لە یا شەڕی خۆی بڵێن بەرپا دەکات شەڕی خۆی لە بەرامبەر ئەوانەی کە دایانەوێت ستەمی زیاتری لێ بکەن مافەکانی زیاتر بن پێ بخەن بەرپا دەکات بۆیە بە بڕای من لە هەموو حاڵێکدا خەڵکی کوردستان لە بەردەم ئەو دوو ئەگەرە کراوەیەدایە بەڵام ئێمە خوازیارین کە بەتایبەت هێزە شۆڕژگێڕ و پێشکەوتن خوازەکان بتوانن بە ئاقارێکدا کار لەسەر ئەم پرسە بکەن چ لەسەر ئاستی ناوچەیی وەکو پرسی کورد جوابێک و نیازێک و بەدیلێکی بۆ بخەنە ڕوو بۆ پێشکەش بکەن وەرچ لەسەر ئاستی ناوخۆی ناوچەکان ینی پارچەکانی کوردستان کە بۆ ئەوەی کە بتوانن هەلومەرجی ژیانی خەڵک بە جۆرێک لێرە بگۆڕن کە بە قازانجی گشتی بێ و مافی خەڵکی کوردستانیش لەگەڵ ئەو نەتەوانەی کە لە وڵاتانەی کە لەگەڵی دەژین یەکسان بێ و ئێمەش خەڵکی کوردیش مافی ئەوەی هەبێت کە بە شێوەیەکی ئاشتی لەگەڵ نەتەوەکانی دەوروبەری خۆی و هاو نیشتیمانەکانی خۆی ئازادانەوە بە شێوەیەکی ئاشتی بژی. بەڵێ کالیەن زۆر سپاس من پرسیارێکی ترم نەماوە چەند قسە و باس لەسەر ئەم مەسەلە ئاڵۆزەی قەیرانی شەڕی ناوچەکە زۆرە قسەی لەسەر بکەین بەڵام بۆ ئێستا من پرسیارێکی تایبەتم نییە بە حکمەوەی گۆڕانکاریەکانیش بەردەوام ینی شتی تازەیەنە پێشەوە ئەمانە ئەگەر بەڕێزت قسەیەکت هەبێتوانین لە کۆتاییە بفەرموویت. من لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم دەستان خۆش بێ من شتێکی وە من نییە کە بیڵە هەڵبەت وەک تۆ باسکردشت زۆرە باسیکەین بەڵام ڕەنگە کاتی بەرنامەکە زۆر دەرفەتی قسەی زۆر نەدا من شتێکە بمێ بیڵم تەنها ئەوەیە کە بەداخەوە لە هەلومەرجێکی لەم بابەتەیە لە شەڕێکی لەم جۆرێک کە ئێستا لە ناوچەکەیە هەیە ئەوەی کە فرامۆژ دەکرێەوە ئەوەی کە حسابی بۆ ناکرێ مافی هاوڵاتیان و مافی خەڵکی ئاساییە ئەمانە هەم ئەبن بە قوربانی و سوتەمەنی شەڕەکە و هەم ڕاستەکەی هیچ دەستکەوتێکیش بۆ ئەوان نییە ینی ناتوانین بڵین ئەم شەڕە لە هیچ ڕوویەکەەوە هیچ دەستکەوتێکی بۆ خەڵک هەیە ینی تەنانەت بەڵە شەڕی ئەوان نییە بەدڵنیایی شەڕی ئەوان لە شوێنێکی تریشە لە شوێنێکی ترە شەڕی ئەوان لەگەڵ دەسەڵاتەکانە لەگەڵ ئەو دەسەڵاتانەیە کە هەلومەرجێکیان بۆ دروست کردوون کە ژیانێکی ناڕەحەت و نەگونجاویان بۆ پێکهێناون هیوادارین بە تایبەتی ئەمە ڕەنگە لە سەردەستی هێزە پێشکەوت و خوازەکان و بە تایبەتی هێزە سیاسی پێشکەوت خوازەکانی ڕۆژهەڵات یا ئێران بتوانن بە جۆرێک ڕۆڵ ببینن کە خەڵک یا زەرزیانەکانی خەڵک بە کەمترین ئاستی خۆی بگاوە بە پێچوانەوە مەسەلەن دەرفەتێک دروست بێت کە خەڵک ژیانیشکە دەربازی بێ لەم تەماحکاری و چاوچنۆکی و شەڕخوازی و دەسەڵات خوازیەی کە هەم ئەو هێزە بەشدارەکان لە ناوچەکە و هێزەکانی دەوروبەریان هەیەە. زۆر سپاسیەوە دەکەم بۆ زۆر سپاس کالیگەن بۆ تەواوی ڕوونکردنەوەکان وە بۆ بەشداربوون لەم بەنامەی لەگەڵێمەدا زۆر سپاس.
بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتیینە کۆتایی بەرنمەیەکی تایبەت کە پێشکەش بەوەی خۆشەویستمان کردەویش سەبارەت بوو بە گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە بەگشتی. زۆر سپاس کە تاو کۆتاییان بەرنامەی لەگەڵمانە بوون تاوەکو بەرنمەیەکی ترکات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.